سان بەردەوامە بین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە ڕوو دەدا هەمیشە میلەتی کورد وەکو میلەتێکی موسڵمان زۆر جار دینی بەرامبەر بەکاردێنرێ. ڕاستە دوژمنەکانمان دینمان بەرامبەر بەکاردێنن، بەڵام زۆر جار بەشێک لە خۆشمان دەخەڵەتین بە دین، بەشێک لە خۆشمان ناتوانین ئەم پاکێتیە ئەم موسڵمانێتیە بەکاربیێنینەوە و ناتوانین دینەکەمان بەکاربیێنینەوە بۆ قەزەی میلەتەکەمان. ئێمە بۆ نەمانتوانیوە دین و ژینمان پێکەوە گرێ بدەین، بە تایبەت لە پرسی سیاسەتدا کاتێککە غەدرمان لێ دەکرێت. هەندێک جار بۆ هەندێک خەڵک لەگەڵ زاڵمەکەدایە لەگەڵ ئەوەدایە کە زوڵممان لێ دەکا بە بیانووی ئەوەی کە بەڕووکەژ ئەوان مسڵمان و دیندارن. گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئاوار شافعی مامۆسای زانکۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لەبێم کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. میلەتی کورد وەکو میلەتێکی موسڵمان چۆن وا بکەین کە لە ڕوانگەی دینیەوە بەکار نێنرێ، کاری تێ نەکرێ بە هەندێک بەناو مسڵمان ئەوانەی کە بەڕووکەژ وا خۆیان دەرەخەن مسڵمانن بەڵام زوڵممان لێ دەکەن، دەستدرێژی دەکەنە سەرمان، تعدامان لێ دەکەن و هێشتا هەندێک خەڵک لە نێو خۆمانەوە هاوسۆزی و تەعاتوفیان بۆ ئەوان هەیە. بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله. أما بعد، دیارە سپاسی بەڕێستانەکەم بەڕاستی ئەم کەناڵە بایەخێکی باش کوردانە دۆستانە هاوسۆزانە ئەدا بە بابەتی ڕۆژئاوا و کوردانی سووریا. ئەمە ئەرکێکی نیشتیمانیە، ئەرکێکی ئاینیە، ئەرکێکی ئەخلاقیە. هەموو کورد لە هەر شوێنێ بن، لە ئیعلامە، لە هەڵوێستەکانیانە، لە وتاری هەینیە، مامۆستایانی ئاینی، هەموو هەوڵەکان هەڵوێستەکان یەک بخەین بۆ پشتیوانی بۆ پاڵپشتی براکانمان، برایانی موسڵمانی کوردمان مەزڵوممان لە سووریا. بەڕاستی ئێمە وەکو کورد ئەوە خۆی بۆ خۆی بەڵگەیەکی گەورەیە کە ئێمە هەمیشە دینی ئیسلام ئاینی ئیسلاممان بە جوانی وەرگرتووە و هەرگیز میلەتی کورد دینی ئیسلامی نەشێواندووە بۆ بەرژەوەندەکانی خۆی و بەکاری نەهێناوە. بۆیە هەتاکو ئێستا بەرامبەرەکانمان هەمیشە ئاینیان بەکارهێناوە بۆ زوڵم و ستەمکردن، بۆ داگیرکردنمان، بۆ قڕکردنمان، بۆ کوشتنمان. ئەوانەی ئەمڕۆ بەداخەوە لە ناو میلەتەکەی خۆمانیشە ئەوانەی ئەمڕۆ هاوسۆزی ئەحمەد شەرعن و مەیلی دڵیان بەلای ئەحمەد شەرع ئەڕوا، ئەگەر لە زمانی ئەنفالیشا بوایەن، لە زمانی ڕژێمی بەعس و لە ئانوساتی ڕووداوەکانی ئەنفالیشا بوایەن، دیسان پاڵپشت ئەبوون بە هەڵوێستەکانیان لەگەڵ سەدام و ڕژێمی بەعسە. چونکە سەدامیش ئاینی بەکارهێنا و سوورەتێکی قورئانی بەکارهێنا بۆ ئەنفالکردنی میلەتەکەمان و زانایانی کۆکردەوە بە فتوا ئەو کارەی ئەنجامدا. ئەمڕۆژ بە هەمان شێوە بە فتوا بەناو دینەوە میلەتەکەمان چ لە حەلەب ئەو ڕازی نابێ. هەندێک کەس وا ئەڵێن گوایە ئەمە حەلەب شارێکی عەرەبیە، کورد ڕۆیە، لەوێ منەی کێشەی کردووە و حکوومەتیش حەقی خۆیەتی بۆ هێوەرکردنەوەی ئەو کێشانە هێز بەکاربێنێ. ئەمە بەڕاستی قسەیەکی نامەنتقی و نائەقڵانیە، چونکە ڕژێمەکەی دیمەشق چ لە سەردەمی بەعسا چ لە سەردەمی شەرعا جۆڵانیا هەرگیز لە کۆبانیش ڕازی نابێ کوردکیانی هەبێ، لە ئەفرینیش بە هەمان شێوە، لە قامیشلۆش ڕازی نابێ، لە دەیەکی صرف کوردی و کوردستانی ڕازی نابێ کورد دەسەڵاتی هەبێ. کەوابوو مەسەلەکە ئەوە نییە کورد لە حەلەبا نابێ دەسەڵاتی هەبێ، نا، مەسەلەکە هەر نەبوونی نەهێشتنی کووردە، قڕکردنی کووردە، سڕینەوەی کووردە. ئەو باوەڕی وایە کە ئەو شەعب الله المختارە، هەروەکو لە قورئانە لەبارەی یەهودەوە ئەفەرمێ یەهود خۆیان بە شەعب الله المختار ئەزانن. ئێستا هێزە عەرەبێ تیرۆرەستیەکان ئەوان خۆیان بە شەعب الله المختار ئەزانن و کورد بە کەنیزەک و بە کۆیلە و بە ملکەچی خۆیان ئەزانن. هەر کاتێ
کورد ئەگەر داوای مافێکی خۆی بکە ئەوە نابێ ئەوە بڤەیە ئەوە لە ڕێ دەرچوونە ئەوە لە شەرع دەرچوونە ئەوە ئیرتیدادە ئەوە لە ڕێگای ئیسلام دەرچوونە ئەوە ئەبێ هێزیان بەکاربهێنرێت تا بگەڕێنەوە تا تەوبە بکەن ئەم دەستەواژە ئاینیانە هەمیشە بەرامبەر ئەم میلەتەی ئێمە مەزڵومە بەکار هاتووە ئەوان مەسەلەکە دینی نییە ئەوان ئەسڵەن باوەڕیان بە قەزەی ئێمە نییە باوەڕیان بە دۆزی ڕەوای ئێمە نییە باوەڕیان بەوە نییە ئێمە کورد بین ئێمە وەکو کورد داوای کیانێ بکەین لە وڵاتی خۆمانە بۆیە هەمیشە بەداخەوە ئەو هاوسۆزانە تێنەگەیشتن لەم بابەتە ئێمە 100 ساڵە قەزیەی کوردی خاوەنی مێژوویەکی 100 ساڵەیە کاتی قازی محەممەد مەلایەکی ئاینیە هەر ئیعدامەکرێ کەوابوو دوژمن بەوە ڕازی نابێ تۆ بێدینی یا دینداری مهم تۆ کوردی نابێ داوای کیانی خۆت بکەیت ناوێ بوونت هەبێ ناوێ زمانت هەبێ ناوێ ڕەنگت هەبێ شێخ سەعیدی پیران شێخی تەریقەت بوو خۆی 500,000 سۆفی و دەروێش خۆ بەناو دینۆ کردیان بەڵام عیدام کران لە ناو بران قڕ کران و چەندەها شێخ و مەلا و پیاوی ئاینی و هێزی ئاینی بەرامبەر ئەم ڕژێمانە جەنگان کب کرانەوە لە سێدارە دران وەک میلەتەکەش قڕ کران تەنها لە بەرەوەی کوردن کەوابوو ئەمە بەڵگەیە لەسەرەوەی ڕژێمەکان هەرگیز تۆ قبوڵ ناکەن نەک تۆ ئایا ئاینداریە ئایندار نیت کەواتە دکتۆر هەرو قسەی کە لە مەزەبی تورکەکاندایە دەڵێ کوردی باشە و کەسەیەکە لە ینی شتێک نییە بەناوی کوردی باشەوە کوردی باشەوەی لەژێر خاکە مردووە نەماوە ینی مەبەستیان لەوەیە شتێک نییە بەناوی کوردی باش لەسەر زەویدا ئەوەی کە هەیە یەک نەتەوەیە ینی بڕوان بە وجودی تۆ نییە دکتۆر بەڕێزت وەکو مامۆسایەکی ئاینی ینی خوای گەورە ئێمەی بە جیاوازی دروست کردووە ینی بە جیاوازی زمانمان بە جیاوازی نەتەوەمان ئێمە خۆمان دەسەڵاتمان نییە لەمەدا بە کورد خەڵقی کردوین ینی ئایا مە بەم دژوەسانەوە نییە بەم کاری خوای گەورە کە ئێمەی بە جیاوازی دروست کردووە بەڵامەوان ئەم جیاوازیە قبوڵ ناکەن لە ئێمە قوربان ئاەتێکی خوا کە ئەفەرمێ یەکێک لە ئاەت و نیشانە و بەڵگەکانی گەورەی خوا ئەوەیە ئێمەی وا داناوە اختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم جیاوازی زمان جیاوازی ڕنگ ئەمە بەڵگەی گەورەی خوایە هەر کەسێ بێت بەرامبەر ئەو جیاوازیە دژایەتی تۆ بکە ئەوە دژایەتی ئاەتی خوای پەروەردگاری کردووە و دژایەتی قورئانی کردووە ئەوە لە دین دەرئەچێ نەک ئەوەی کە داوای دۆزی ڕەوای خۆی ئەکا و هەروەها ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پرسیاری لێکرا فەرمویان قوربان ئەمین العەصەبیەتی ئەیحب الرەجل قەومە ئایا لە دەمارگیریە ئینسان قەومەکەی خۆی خۆش بوێ نەتەوەکەی قەبیلەکەی عەشیرەتەکەی بنەماڵەکەی خۆی زیاتر خۆش بوێ لە خەڵکی تر فەرمووی لا نە ئەوە دەمارگیری نییە ئینسان قەومی خۆی خۆش بوێ ولكن من العەصەبیەتی ئەیعین الرەجل قەومه على الظلم ئەوە دەمارگیریە کە ئینسان پشگیری قەومەکەی خۆی بکە لە زوڵمە ئەوان زاڵمن کە هێزێکیان هەیە بە ناوی هێزی سوپای عەرەبی سووری بۆ ئەو ڕەوایە قەومچێتی بکە بۆ ئەو ڕەوایە نەتەوە پەرستی بکە بەڵام بۆ کورد نابێ وشەی کورد لەو کاتا کورد باسی کورد و قەومێتکە ئەوە ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیمانمان بەو حەدیسە هەیە فەرمووی دعوها فإنها منتنة واز لەوە بێرن ئەوە بەڕاستی بۆگەنە ئەوە لە چی کاتێکا فەرمووی ئەوە لە کاتێکا فەرمووی کە قەومچێتی وات لێ بکە بەرامبەر بسڕیتەوە ئەوە سوپای عەرەبی سووریە وای کردووە قەومچێتی وای لێ کردووە بەرامبەر ئەسڕێتەوە ئەوە ئەبێ ئێمە بەوان بڵێن دعوها فإنها منتنة باشە دکتۆر ئەیوە چییە واکە کە بۆ نمونە هەندێک کەس بەناوی مامۆسای ئاینیشەوە مێزەریشان لەسرە بەداخەوە شۆڕشەکانی ئێمە زۆربەی شۆڕشەکانی کورد مامۆسایانی ئاینی کردیان شێخ و مەلاکانی ئێمە کردیان ڕابەرایەتی شۆڕشەکانیان کرد بەڵام ئێستا هەندێک کەس بەناوی مامۆسای ئاینیەوە پشتیوانی ئەو حکوومەتە دەکەن وەڕەخنە لە شەڕڤانەکانەگرن لە کچ و کوڕ ئازاکانمانەگرن کە خەبات دەکەن گیانی خۆیان دەکەنە قوربانی لە پێناوی پاراستنی خاکەکەیان بەڵێ من پرسیارەکەم لەو مامۆسا بەڕێزانە ئایا هۆکار چییە یعنی مەیلی دڵیان هەڵوێستەکانیان قسەکانیان لە ساڵح و بەرژەوەندی ئەحمەد شەرعە لە پێناو چیایە ئەحمەد شەرع تیرۆریستێکە
داعش بووە کە هەمومان باش ئەزانین لە کوردستانە هەمومان فتواماندا کە جەنگ بەرامبەر داعش واجبێکە و پێویستە پێشمەرگە و خەڵکی ئێمە بەرامبەر ئەو هێزە دەرچووە لە ڕێبازی حەقیقی ئیسلام بەرامبەریان بوەستینەوە. ئایا ئەو فتووا ئەو مامۆستا ئاینیانە وەختی خۆی ئەو فتوایان نەداوە بەرامبەر داعش؟ ئێستا ئەحمەد شەرع هەر ئەوەیە لە بەرگێکی ترە. ئایا ئەحمەد شەرع لەسەر ئەو ئیسلامەیە کە پێغەمبەری خوا هێنای صلى الله عليه وسلم تا مەیلی دڵتان و هەڵوێستەکانتان لە بەرژەوەندی ئەوا بێ؟ ئایا ئەحمەد شەرع لە دوای ئەوەی دەسەڵاتی گردووەتە دەست چەند یاسای ئیسلامی جێبەجێ کردووە، چەند حکم و ئەحکام و حدودی ئیسلامی جێبەجێ کردووە؟ لەوە زیاتر دەستی لە ناو دەستی ئیسرائیل و ئەمریکا و دوژمنانی ئیسلامایە ڕۆژ لە دوای ڕۆژ زەوی و خاک و وڵاتی سووریا ئەفرۆشێ بە ئیسرائیل. بۆ ئەو دروستە، بۆ ئەو بەرژەوەندیە. بەڵام کورد ئەگەر علاقەیەک و پەیوەندیەکی هەبێ لەگەڵ هێزیەکە ئەوە ئیتر دەرچوونە لە دین. ئەمە بەڕاستی خەتەرە مامۆستای ئاینی پشگیری لە ئەحمەد ناشەرع بکە لەبەر ئەوەی وەڵا ئەمە پیاوێکی ئاینیە هەوڵەدا باسی ئاینەکە. جا ئەوە یعنی زۆر زۆر بەداخەوە هەر کاتێ ئێمە عاتفێتمان وە سۆزمان یعنی بەرامبەر نەتەوەی خۆمان نەجوڵاو هەستاین کاریگەر بووین بە هەندێک بانگەشەی بەرامبەر، ئەوە بەڕاستی بە زەرەرێک و بە زیانێکی گەورە دەرئەچین بۆ بیلەتەکەی خۆمان وامان لێتێ پشگیری لە دۆزی ڕەوای بیلەتەکەی خۆمان نەکەین. اینجا بەڕێزەکانم میلەتەکەی ئێمە ئەگەر بێدینیش بێ، ئەگەر بێدینیش بێ کەوانە کە لە هەموو عالەما لەسەر زەویە بە پێی ئەوەی کە ئێمە ڕۆیشتون نەتەوەکانمان بینیوە دەوڵەتەکانمان بینیوە ئەو دینداریەی لە ناو کووردا هەیە لە هیچ میلەتێکان نییە. ئەگەر بێدینیش بێ مادام مەظلومە ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەیفەرموو انصر ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومە، پشگیری براکەت کە ئەگەر مەظلوم بوو زاڵمەکەی دەستی بگرە با زوڵم نەکا. بۆیە بەڕاستی داوایان لێکەم بە خۆیان هەبچنەوە و پشتی مەظلوم بگرن. میلەتەکە ئێمە مەظلومە و پێویستە بەرامبەر زاڵم کە سوپای عەرەبی سووریایە. دکتۆر شتێک هەیە لە ئیسلامدا بڵێ گەر دوژمنات و شمشێری خسە سەر ملت ئەگەر لەبەر ئەوەی تۆ ژنی نابێ دەست بکەیتەوە، نابێ دیفاع لە نەفسی خۆ بکەی، نابێ دیفاع لە نیشتیمان و لە ماڵی خۆت بکەی؟ بەڵێ خۆی جیهاد لە ئیسلامە جیهادەیە و هەر جەنگێکیش ڕەوا بێ ئەچێتە قاڵبی ئەنواعی جیهادەوە. ئەو جەنگ و جیهادانە دانراوە لەسەر ئافرەت وەکو فەرز نییە، بەڵام لەسەر پیاو فەرزە، بەڵام لەسەر ئافرەت منع نەکراوە. ئەو مامۆستا ئاینیانە لەگەڵ ڕێزمان بۆیان دیارە بابەتەکان یان بەباشی لێکۆڵینەوەیان لەسەر نەکردووە یان بە پەلە بڕیاریان داوە لەو بوارە. ئافرەت ڕاستە جەنگ لەسەری فەرز نییە، بەڵام منعیش نەکراوە ئەگەر پێویستکە جەنگ بکە. بۆ ئەوەی زیاتر پشتڕاستی کەمە ئەم قسە ئوم سولەیم دایکی ئەنەسی کوڕی مالیک لە سەحیحی موسلیمە هاتووە لە جەنگی حونەینە خەنجەرێکی هەڵگرد بوو. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەو خەنجەرت بۆ چییە؟ فەرمووی یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر مشرکێکی جەنگاوەر هات بەرەو ڕووم ئەیکەم بە زکیا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەییدی کرد. ئەمە چەند بەڵگەیەکی لێ فامەکرێ. یەکەمیان بەشداریکردنی ژن لە خزمەت پێغەمبەرە صلى الله عليه وسلم لە جەنگی حونەینە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەیفەرموو بگەڕێ دواوە تۆ ژنی تۆ نابێ ئەم کارە بکەی. دووهەم بەشداریکردنی کارا یعنی جەنگکردن لەلایەن ژنەوە لە ئیسلامە ڕەوایی پێدراوە لەلایەن پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم. دایکە عایشە لە چەندین جەنگە بەشداری کردووە خێزانی پێغەمبەرە صلى الله عليه وآله وسلم. کەوابوو ئێمە بەم شێوازە ئەڵێین ژن ئەسڵ وایە کە جەنگی پێ نەکرێ، چونکە یعنی جەنگ حاڵەتێکە ڕەنگە ئافرەتان یعنی توانای پیاویان نەبێ، بەڵام لە هەمان کاتە جەنگ ڕێگە دراوە ژن بیکە، ڕێگە دراوە لە ئیسلامە ژن جەنگ بکە. بە تایبەت زانایانە فەرموون هەندێ جار واجبە جەنگ بکات، هەندێ جار عنی فەرزە لەسەری ئەگەر نەیکا گونەهبارە بێ. لەو کاتێک کە دوژمن هێڕش هێنێ بۆ دێکەی بۆ شارەکەی ئەو کاتە واجبە ژن و پیاو بەیەکەوە شان بەشان جەنگ بکەن بەرامبەر دوژمن. سپاس دەکەم بەڕێز دکتۆر راوەر شەفیعی مامۆستای زانکۆ
هەمەسایینی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان سپاس بۆ هەڵوێستەکانت سپاس بۆ خوێندنەوەکانت سپاس دەکەم